شیکاری زێر کە ئاماژەمان پێکرد هەفتەی ڕابردوو کە دابەزین دەکات لەنە بۆ ناوچەکانی 3990 دوایەوە کە بینیمان دابەزی بۆ ناوچەکانی 3990 ئێستا کە زێر لە دوو ناوچەی زۆر گرنگە مامەڵە دەکات. ناوچەی دابەزینەکەی 3990 و ناوچەی بەرزبوونەکەی 4115ەیە. ئەوەی کە ئێمە زۆر گرنگە لامان ناوچەکانی 3990 ئەگەر بێت و ناوچەکانی 3990 بشکێنە زێر بەرەو چۆ دەڕوا. سەرەتا تارگێتی یەکەمان 3950 وەکو تارگێتی کورتمەدامان هەیە و تارگێتی دوورمەداشمان 3890 بۆ دوورمەدا. ئەگەر بێت و ناوچەکانی 4115 بشکێنە زێر بەرەو چۆ دەڕوا. زێر ڕاستەوخۆ سەر دەکەوێتەوە بۆ ناوچەکانی 4236 کە تارگێتی یەکەممانە و دوای ئەوەش بەرەو 4300 ئەڕوا کە تارگێتی دووەممانە. ئیسەژە چینە سەر شیکاری زیو بۆ ئەم هەفتەیە. زیو وەکو زێر کە ئاماژەمان پێکردبوو بە دابەزین بۆ ناوچەکانی 48 بۆ هەر ئۆنسێک. ئێستا کە زۆر گرنگە لامان کە نەتوانێت زیو بچێتەوە سەر ناوچەکانی 50.20 ئەوە دابەزینی زیاتر دەبینینەوە بۆ 47 دوای ئەو بە 47.20 کە زیو وەکو زێر چاوەڕوانی هەواڵەکانی ڕۆژی سێشەم و چوارشەم دەکات. ئیسەش دەچینە سەر نەوت کە بینیمان هەفتەی ڕابردوو دابەزینی بەخۆی بینی بە بۆنەی هەواڵەکانی ئۆپیکەوە ئێستەر چاوەڕوانی زیاتر دابەزین دەکەین بۆ ناوچەکانی 56.6 وەکو تارگێت یەکەممان دوای ئەوەش بۆرەوە 56 بەڕێ دەکەوێت.